بەناوی خوای بەخشندەی میهرەبان جوانترین سڵاوتان لێ بێت بینەران و بیسەرانی ئازیزی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام. من دانا محەممەد خۆشحاڵم لە یەکەم ئەڵلقەی کاتژمێر حەوت کە تایبەتە بە پرۆسەی هەڵبژارنەکانی پێشوەختەی عێراق کەوا بڕیارە لە دەی ئەمساڵ بەڕێوە بچێت لە خزمەت ئێوەی بینەرانی ئازیز و خۆشەویستا بین. پشت بەخوای گەورە هەموو ئێوارەیە کاتژمێر حەوت بە تەوەرێکی تایبەت و گرنگ لەسەر هەڵبژارنەکان هەروەها میوانێکی تایبەت و شارەزا لە بواری تەوەرە و هەڵبژارنەکانە ئێمە دەبینە میوانی ماڵەکانی ئێوە بینەرمان بن لەگەڵ بەرنامەی کاتژمێر حەوت. بۆ ئەم تەوەرێش یان بۆ ئەم بەرنامێش با بڵین تەوەرەی زەمینەسازی بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراقمان هەڵبژاردووە بە میوانداری زۆر بەڕێز ئارام جەمال بەڕێوەبەری پەیمانگای کوردی بۆ هەڵبژاردنەکان کە لە ستودیۆ لە سلێمانیەوە لەگەڵمانەیە. کاگەرام سڵاوی خوا لەبێ بەخێر بێت. سڵاو لە خۆشتان هەر بژیت. زۆر سوپاس کاگەرام. وابزانم مەسلەی هەڵبژاردن و ئەوەی کە بڕیارە لە دەیدا بکرێ بە تەواوەتی جێگیر بوو شتێکی حتمیەوە نیە، بەڵام لە ئەرسی واقعا ئەگەر سەیریکەین بەچاو هەڵبژاردنەکانی تری ئەنجومەنی نوێنەرانی عێراق و پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی پارێزگاکان کە لە ڕابردوواکرا نازانم من هەست بە سارد و سڕیەکەکەم لە شەقام بەگشتی چ لەسەر ئاستی کاندید چ لەسەر ئاستی کۆمیسیۆن تا حدێک لە ڕووی ڕێکلام و هاندانی ناخیبەوە دەنگدەرەکانەوە چ لە ڕووی لایەنە سیاسەکانیشەوە هەرچەنە لێرە و لەوێ وردە دەستەکرێ بە بانگەشە، بەڵام بەراورد بە پرۆسەکانی دیکە سارد و سڕ نایبینی ئەگەر وایە هۆکارەکەی چییە؟ کاکدانا سپاس بۆم دەرفەتە هەندێک جیاوازی هەیە ئەگەر هەر باسی بانگەشەی هەڵبژاردن بکەین لەگەڵ هەڵبژاردنەکانی پێشووە. مەسەلا هەڵبژاردنەکانی پێشوو 22 ڕۆژ پێش ڕۆژی دەنگدان ڕائگەندرابەوەی کە بانگەشەی هەڵبژاردن دەست پێ بکە. ئەم جاریان لە 8 حەوتەوە بانگەشەی هەڵبژاردن دەست پێکرد نزیکەی 3 مانگ زۆرە. هیچ هێزێکی سیاسی و هیچ کاندیدێک توانای ئەوەی نییە و لیاقەی نییە کە بۆ ماوەی 3 مانگ توانێت بانگەشە بکە. بەڵام ئەم جاریان زیاتر کاندیدەکان ڕوبەڕوو فەیس تو فەیس لەگەڵ هاوڵاتیان بۆ بینینی دۆست و خەڵکانێک کە نزیکن لە خۆیانەوانێ ئێستا ئەو شێوازەی زیاتر وەرگرتووە و ئەگەر ئێستاکە سیر بکەی وردە لەسەر شقامە گشتەکانە وێنەی کاندیدەکان ئەبینی و لە ڕێکلام و ڕاگەانەکانیشە ئەیان بینی. لەبەرەوە یەکێک لە سەبەبەکانی ئەوەیە کە ماوەی بانگەشەی هەڵبژاردن جیاواز لە بانگەشەی هەڵبژاردنەکانی تر دوور و درێژە. ئەمە یەکێکە. دووەم باسی کۆمیسیۆنت کرد تەبعی بەداخەوە ینی ئەعلامی کوردی بێبەش کراوە لەو ڕێکلامانەی کە کۆمیسیۆنی بەغا بڵین مەجلیسی وەتانی کە ئەیداد بە کۆمیسیۆن بۆ ئەوەی کە کۆمیسیۆنێدا بە هەیئەی ئیعلام و ئیتصالاتی عێراقی لەبەرەوەی ئەم ڕاگەاندنانە بە شێوەیەکی گشتی لەوێت تۆمار نەکراون لەبەرەوە ڕاگەاندنی کوردی بێبەش کراوە لەو ڕێکلامانەی کە کۆمیسیۆنێکا بۆیە زیاتر لە ناوچە کوردنشین و لە کوردستانە زیاتر هەست بەواکەی کە کۆمیسیۆن ئیعلامی نییە ڕاستە، بەڵام لە بەشە عەرەبیەکە بەو شێوەیە نییە بە بەردەوامی ڤیدۆگرافیک و بە بەردەوامی بەرهەم و منتوزای تازیان هەیە و پیشانی دەنگدەرێدەن بەوەی کە چۆن دەنگ بدا کارتی بایۆمەتری وەرگرێتەوە هەموو ئەمانە. ئەمە یەکێکی ترە لەو هۆکارانەی کە وای کردووە لە ناو ڕاگەاندنەکانە هەست بەو ساردیە بکەیت لە بەتایبەتی ڕاگەاندنی کوردی مەبەسمان هەیە بۆەوەیە کە ئەو ڕاگەاندنانەی هەرێمی کوردستان بەشی زۆریان تۆمار نەکراون لە هەیئەی ئیعلام و ئیتصالاتی عێراقی. ئەم پرسیاری من بۆ شەقامی با بڵێن شارەکانی دیکەی عێراقیش لە کەرکووک بۆ خوارەوە ڕاستە، ینی لەوێش هەم لەسەر شەقام هەم لە ڕاگەاندن هەم وەکو لایەنە سیاسیەکان یان لەسەر ئاستی کاندید با بڵێن پرۆسەکە هەر ئاوا سارد و سڕە یان وردەوردەیتر هەنگاوانێ بەرەوە ئەوەی کە گەرمە خۆی وردە گەرمە بێت لەبەرەوەی وەگوتە ماوەکەی زۆرە وەکو حسابی کە مەسەلا یاری ساحە مەیدان ئەگەر مەسەلا 100 مەتری بێ هەرچی توانات هە لە ماوەی 100 مەتری بەڵام ئەگەر 800 مەتری بێ یا 1200 دەورە بێ تو ناتوانانی یەکسەر بە قووەت و بۆ توانایی کە لە 100 مەترێکان ڕاکەی ڕاشەکە بۆیە تا نزیک ببینەوانێ ئەبێت بانگەشەی هەڵبژاردنەکان گەرمتر. کاگەرامەگە پرسیارەکەوە بکەین بۆ کۆمیسیۆن ئەم جارە بڕیاریە 3 مانگ بێ، ینی ئەم بڕیارە لە چ بنەمایەکی زانستیەوە سەرچاوی گرتبوو؟ ئایا ئێوەکو پەیمانگایەکی تایبەتمەند بە بواری هەڵبژاردن ئەم بابەتە لە وڵاتانی دیکەی ئەوروپی و ئەمریکی وانە
هەڵبژاردن با بڵێن ئەو کاتێک کە دایانرێ بۆ بانگەشە لە هیچ وڵاتێکەوە زۆرە؟ بەڵێ ینی لە زۆر وڵاتە هەیە ینی تقریبان هەر فریە ینی لە دوایەوەی کە تۆ خۆ تۆمار کرد و کۆمیسیۆن ناوەکەتی پەسەند کرد وە کاندید وە حیزبی سیاسی لە دوایەوە ڕەنگە بەشێکی بگەڕێتەوە بۆی کە ئەو جەدوڵە زەمەنی کۆمیسیۆن دایناوە بە تەواوەتی نەیتوانیوە زەبتی بکە بۆیە ماوەیەکی زۆر ماوەتەوە و کاندیدەکان لە ڕۆژی حوتە ژمارەیان درایە کۆدیان درایە ئێکە کۆدیان درایە لە دوایەوە بۆی هەیە بانگەشە بکە لەبەرەوە ڕەنگە بەشێکی پەیوەندی بە جەدوەلی زەمێن بەڵام من پێم وایە زەرر نادا لەوەی کە دۆخێکی ئارام دروزەکە دۆخێکی هێمن وە کاندیدیش ئەتوانێت زیاتر بانگەشە بە خۆی کە ئەم جارە جیاواز لە هەڵبژاردنەکانی پێشوو حزب لە سنتەرا نییە ئەوەندەی کاندید لە سنتەرایە لەبەرەوە کاندیدیش تاکە کەسیە ڕاستە ئەوانی کە سەر بە حیزب و هاپێوەستەکان ڕەنگە حیزبەکانیان هاوکاریان بکەن بەڵام تۆ کاندیدگەلێکی زۆری شدەیە کە تاکە کەسین و سربەخۆن ئەمانە پێویستیان بەوە هەیە دەرفەتێکی زیاتریان بدرێتێ بۆ ئەوی بچن سەردانی ئەو خەڵکانە بکەن کە ئەکەونە چوارچێوەی بازنەی هەڵبژاردنەکانیان. دڵنیام لە ماوەی ڕابردووە لەم کەناڵەش و لە کەناڵەکانی دیکەش زۆر باسی شێواز و با بڵین ئەم سیستەمە نوێ یاسانوی کە ئەم جارە سیستەمەکەی پێ بەڕوچی کراوە بەڵام چونکە ئێسێمە وردە داخڵی ئیتر بانگەشەیەکی گەرمە بین لە کوردستان خودزانی لایەنە سیاسەکان بەشێکی دەستی پێکردووە بەشێکی ئەمڕۆ دەستی پێکردەوە بەشێکی سبێنە بڵین دەست پێەکە وردە تەسەورەکەم دەنگدەر لەمەلا زیاتر متابعی کەناڵەکانی ڕاگەاندنەکە بزانێ چی ئەگوزارێ لەوە چێ پێشتر زۆر مهتەم نەبوو بێ. کاک ئارام ئەوەی کە کۆمیسیۆن ئەیود لە دەیدا هەڵبژاردن نەکرێ بەڵام بە تایبەت موقتەدا سەدر کشایەوە دوایی پەشێمان بۆ هاتەوە یاریەکە ینی لایەنە سیاسەکان پەرلەمانتاران خۆشیان نیانەزانی ئایا بە فعلی هەڵبژاردن لە دەیدا ئەکریاننا ئەمە تەئسیری نەکرد لەوەی کە هەم کاندید هەم لایەنە سیاسەکان جۆرێک لە سار دووسڕیان پێوە دیار بێ لە ماوەی ئەم سێ مانگەیە ئەم دوو مانگی کە ڕۆی بە تایبەت ئەو بڕیاری کە درا سەرەتا ئەزانن مەسەلا وایە لە 6 حوزێرانە هەڵبژاردن بکرێت دواتر تەجیل کرا بۆ دەیدا بڕیارێکە تەنها بڕیاری کۆمیسیۆن نییە بەڵکو بڕیاری هەموو حیزبە سیاسەکانە کۆبوونەوەیان کردووە هەرسێ سەرۆکاتێکە جگەل لە UN و ئەمریکا و یەکێتی ئەوروپا و ئەوانە هەمووی بۆیە دەیدا بڕیارێکە کە ئەبێ بکرێ و گەڕانەوەی زۆر کەمە من و کاتەشی کە مقتەدا سەدر هەر لەم کەناڵە بەڕێزی خۆتانەوانی و لە چەند کەناڵێک تریشەوە باسم لەوە کرد کە ئەم یاری کە ڕوتی سەدرەی کە تەکتیکیە و جۆرێکە لە بانگەشەی هەڵبژاردن و ئەو خۆی داناوە بۆی کە سەرۆگەزیران بۆ ئەو بێ ئەوە بوو لە دوایە هەمویانی ناچار کرد بۆی کە بەس بگەڕێتەوانێ قوبوڵیانە بۆی کە کۆمەڵێک مەست قوبوڵ بکەن بۆیە تەکتیکی بوو یاری بوو بەڵام لە بارێکە ئەگەر مقتەدا سەدر و ڕەوتەکەشی بەشداریان نەکردا من و کاتەژڕە ئەوما بوو کە هەڵبژاردن هەر ئەکرا بەڵام ئەوە بوو سەرێشەی بۆ دروستەکردن شڵوانەیە شەقامی لە بەغا بجوڵانایە کۆمەڵێک شتی تری ئەکرد کە ئەو ساکە بیئەی ئینتیخابی ژینگەی ئینتیخابی تا ڕادەیەک نەئارامی بەخۆدی باش کاک ئارام ئێوەکو لایەنێکی معنی وەکو پەیمانگایەکی معنی بە بواری هەڵبژاردن لە ئامادە سازیەکانی کۆمیسیۆن بۆم هەڵبژاردنە ڕازین ئەو ژینگەی کە پێویستە یعنی چۆن قوتابێتێتە قوتابخانە پێویستە مامۆستاکانی وەزارەتی پەروەردەوەنیە ژینگەیەکی بۆ ئامادەکەن خاستن ئەوانێ سنە قۆناغە نوێیەکان چ سنە قۆناغێکی سەرەتایی چ ئەسنە حەوت چ ئەسنەوەنیە زانکۆ پەیمان ئەم جاران لە حەوت و لە یەکەکە چێت لەگەڵ زانکۆیان چێت لە بەرەی سیستەمەکە زۆر جیاوازە قسەکە لەوەیە کۆمیسیۆن توانیوێتی ئامادە سازیەکان و ئامادەکاریە تەقەنی و فەنیەکانی خۆی و لۆجستیەکانی خۆی بەتەواوەتی ڕێک و پێکاوە ئێوە وەکو متابعێک لەو بوارەیە ڕازین لە ئامادە سازیەکان کۆمیسیۆن مەسئولێتێکی زۆر گەورەی لەسەر شانە و کە سوێندیشان خواردووە و کە ئەو قوزات و دادوەرانە بوون بە ئەندامی ئەنجومەنی کۆمیسیاران بەڵێنی ئەوان داوە کە بتوان لە ئاسی ئەو بەرپرسیارەتیا بن ئەوەندەی ئێمە ئاگامان لێ بێ بەراورد بە کۆمیسیۆنی ڕابردوو کۆنتاکت و پەیوەندی ئەمان باشترە لەگەڵ ئێمە وەکو ڕێکخراوێکی تایبەتمەند لە بواری هەڵبژاردن و لەگەڵ زۆربەی ڕێکخراوەکانی تریشکە لە بواری هەڵبژاردنە ئیژەکەن و هەوڵی جدی هەیە و توانم بڵێم
هیلاکبوون و ماندووبوونێکی بەردەوام هەیە لە کۆمیسیۆنەوە بۆ ئەوەی کە بتوانن هەڵبژاردنێ بکەن جیاواز بێ لە هەڵبژاردننی 2010 بگورە ئەوە بۆ ئەوە گەڕێتەوە کە ئەمان هەمویان دادوەر بوون و لە بابەتی ینی بڵین ئەزممویان نەبووە لە بواری هەڵبژاردنایان هەر بە فعلی نەهجیان وایە ئاوا بکەن ئەزاری چۆنە مەسەلا یاسای کۆمیسیۆن کە دەرچوو لەگەڵ یاسای هەڵبژاردنە زادەی و خۆپیشاندانانە بوو کە لە ساحی تحریرە ڕوویدا و ئەگەرە و خۆپیشاندانانە نەبووە من پێمانە و انجمەنی کۆمیسیۆنە تازاکرایەوە و نە ئەم یاسا تازەیەش دەرئەچوو بۆیە گڵۆپێک و پرۆجەکتۆرێکی زۆر گەورە لەسەر کۆمیسیۆن هەیە و لەسەر حکوومەت هەیە و لەسەر پەرلەمان هەیە لەلایەن کێ لەلایەن خۆپیشاندەرانەوە کە قوربانێکی زۆریاندا هەتا کۆمدۆخیان گەیاندۆتەوە لەبەرەوە بەرپرسیارەتێکی ئەخلاقیە بەرپرسیارێکی وجدانیە بەرپرسیارەتێکی وەزیفیە و خۆشیان قوزاتن طبیعی ئەهلی یاسا و عەدالەتن بۆیە ئەمانە هەمووی وای کردووە بەوەی کە بتوانن یا هەوڵ بدەن لە ئاستی ئەو بەرپرسیارەتیا بن چونکە ئەگەر نەبن بەڕاستی ئەو ساکە نەک ئەوان بەتەنە هەر پرۆسی سیاسی لە عێراقا ئەخزێ و ئەچێتە ناو تونێلێکی تاریکەوە کە ئەو سەری دیار باش ئەگەر بینەوە سەر یاساکە ئێوە چۆن لە یاساکە بەگشتی تۆگەر ینی بەس لەسەر یاساکە بدێت چەند بەرنامەیەک بەڕاستی ینی ئامادەکەی بۆ تەرخانێکی بەڵام بە شێوازێکی گشتی ئەوەی کە ئەم جارە سەر لە نوێ ینی هەر لە ئەلیف تای هەموو وەزعەکە گۆڕاوە بەنیسبەت لایەنەکانەوە کاندیدەوە بازنەوە ئێستا من ئەمڕۆ بیرم لە چێکە دۆ کاگەڕام جاران ئەگەر لایەنێکی سیاسی لە پارێزگای سلێمانی 3 کاندیدی هەبووایە 5 کاندیدی هەبووایە کاندیدێکی هەر شتێکی لێ بەهاتایە ئیستیقالی بکردایە خوا نەخواست وەفاتی بکردایە هەر شتێک وایە کاندیدی دوای ئەو ئەچۆ ناوێ ئەچۆ پرۆسەکە بەڵام ئێستا لە بازنەی یەکی سلێمانی کاندیدی ژمارەیەکی حیزبی ئەلیفە کە هەر شتێکی لێبێ کاندیدێکی کە ئەڕواکە لەوانێ لەو حیزبە نەبێ و ژماری با بڵێن دەنگەکانی زیاتر قسەکەم لەوەیە ئەم یاسایە بەعام چۆن هەڵەسەنگێنی بۆ ئێستای کۆمەڵگەی عراقی بەگشتی جیاوازیەکی جەوهری و ڕیشەی هەیە لە نێوان یاسای ژمارە 45 2014 لەگەڵ ئەم یاسایە لە چیایە جیاوازیەکە لە ڕۆت تەقەنیەکەیەوە نییە ئەوەندەی لە سیستمی هەڵبژاردنەکە سیستمی هەڵبژاردن پێک دێت لە 3 ڕەگەزی سەرەکی ژمارەی بازنەی هەڵبژاردن لەگەڵ قەبارەی بازنەی هەڵبژاردن واتە هەر هەڵبژاردنێک چەند کورسیە چەند نوێنەری هەیە لەگەڵ ئەو سیغە حسابیەی کە دەنگی دروست ئەکات بە کورسی ئەم سێشتەیە لەم سیستمی هەڵبژاردنەیە بە تەواوەتی سەر لە بەری گۆڕاوە واتە لە خێزانی لیستی نوێنەرایەتی ڕێژەیەوە چوینەتە ناو خێزانێکی تر لە ناو سیستمی هەڵبژاردن کە پێوترێ خێزانی فرەیی زۆرینەی فرەیی و لە ناو زۆرینەی فرەیشا سیستمێکی هەڵبژاردن پیادەکراوە کە پێوتری یەکدەنگی نەگوێزراوە یەکدەنگی نەگوێزراوە واتە من کە دەنگمدا بە کاکدانە دەنگەکە ناجۆزرێتەوانێ بۆ بەڕێزێکی تر لە هەمان لیست لەبەرەوەی لیستی بە تەواوەتی نەهێشتووە ئەم سیستەمە کاندید ڕاستەوخۆ لەگەڵ دەنگدەرا بەرامبەر بەیەکن کاندید لە بەردەمی دەنگدەرایە حیزب لە پشتەوە دەعمی کاندیدەکانی خۆیەکە هاوکاری خۆیەکە بەڵام ئەوەی کە سنتەر کاندیدا و ئەوەی کە ئەتوانێت تەسیری هەبێ بۆ ڕاکێشانی دەنگی دەنگدەر زیاتر و زیاتر کاندیدا ئەمە هەنگاوێکی تازەیە هەنگاوێک کە گۆڕانکاریێکی بەڕاستی بە دوای خۆیان هێنێ بەڵام پێویستیشی بۆ هەیە کە چەند جارێک ئەمە تاقیب کردێتەوە چکە بە یەک جار سیستمی هەڵبژاردن هەڵسەنگاندی بۆ ناکرێت ئەم سیستەمە لە وڵاتی تر لە شوێنی تر تاقی کراوەوە یا هەیە تەبعی سیستمێکە لە چەندین وڵاتە هەیە بەڵام خۆی سیستمی هەڵبژاردن ئەوەیە کە مەرج نییە سیستمی هەڵبژاردن لە شوێنێکی تر باش بوو کە هێنا بۆ ئێرە باش بێ یا لەوێ خراپ بوو لێرەش خراپ بێ سیستمی هەڵبژاردن احتیما دەکاتە سەر لایەنی مێژووی لایەنی کەڵچەر و سەقافی ئەو کۆمەلگایە مێژووی سیاسی ئەو کۆمەلگایە باری کۆمەڵایەتی ئەو کۆمەلگایە هەموو ئەم شتانە تەسیری هەیە لە دیزاینکردنی سیستمێکی هەڵبژاردن لە خۆپیشاندانەکانی تشرینە خۆپیشاندانەکانی ئۆکتۆبەرە خۆپیشاندەران داوای ئەویانە کرد کە هەر بازنەیەکی هەڵبژاردن یەک کورسیش بێت کە پێوترێ براوی 329 بازنە هەبێ 329 بازنە هەبێ تەبعی لە دوایی ئەمان تەبعی یاریەکی زۆر خەتەرە 329 ینی تۆیا 100 هێنی یا هیچ یاری 100 یاری 100 یاریەکی خەتەرە
وعقليەتی ئەحزابی کوردی و عەربی و عێراقی بەڕاستی دەگەیشتێتەوەی کە یاری 100 بکە بۆیە ئەگەر ئەوە ببوایە من چاوەڕانیەوەم لێ کە ڕەنگە شەڕی ناوخۆڕووی بدایە جگە لەوە تەڵەبێکی تر و داوایەکی تر هەبوو کە وەکو پێشوو هەر پارێزگایەک بازنەی هەڵبژاردن بێ بۆ نمونە مەسەلا پارێزگای سلێمانی 18 کورسیە هەموو پارێزگای سلێمانی بە هەر چواردە قەساکەی و بە هەر چلو یەک ناحێکەوە بە هەمووی یەک بازنی هەڵبژاردن بێ واتە تۆ لە هەر شوێنێکی سنووری پارێزگای سلێمانیا دەنگ بدەیت بە کۆمەڵێک کاندیدێدەی و ئەو کاندیدانە پێشتر وا بوو لە 92 هەتاکو ئێستاکە لە هەرێمی کوردستانە وایە لە عێراقیشا لە 2005ەوە هەتاکو هەڵبژاردننی بەس لە هەرێمی کوردستان هەموو هەرێمی کوردستان یەک باز نەبوو هەر زۆر سیستمێکە کە بەڕاستی مەزەکەم کاتی بەسەر سووار بۆ خۆشم توێژینەوەیەکەم لەسەرەوە هەیە کە هەرێمی کوردستان لە دوام هەڵبژاردنەوە پێویستی بەوە هەیە لانی کەم سیستمی هەڵبژاردنەکە وا بێت کە لانی کەم بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لانی کەم هەر پارێزگایەک یەک بازنەی هەڵبژاردن بێ خۆ ئەگەر هەر قەزایەکی ژیا بە چەند قەزایەکیش بازنێکی هەڵبژاردن بێ ئەوە زۆر باش تۆ بە جۆرێک وەسفی ئەم یاسا ئەم سیستەمەت کردوانە ئەگەر لە بەڕێزت بپرسم ئەی لایەنە سلبیەکانی ئەم یاسایە هەم لە ئێستاە هەم لە ئەسنای پرۆسی هەڵبژاردنەکە لە ڕۆژی دەیدا هەم لە دوای کە نەتائیج دەرەچێ کە پەرلەمانتارەکان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق سوێن دەخۆن تۆ تەسەورت چی ینی لایەنی سلبیەکانی بەڕێی ئێوە ئەو توێژینەوەتان لەسەر بێت چیە کە لێنەکان چین لەم یاسا لە مەسەلا ئەوەیە کە تۆ مەسەلا 2000 دەنگێنی 3000 دەنگێنی باش تێگەی بەڵام 3000 دەنگەکە کە نابێتە کورسی 3000 دەنگەکە دەفەوتێ ناجۆزرێتەوەانێ بۆ کاندیدەکەی تر ئەگەر لە حیزبێکی تر بێ لە هەمان حیزب بێت لە هەمان حیزب ئەمە تەبیعی ئەمە بچێوانەی لێکا کاگارم ئەمە ئەو حیزبانە زەرری لێکەن کە حەجمیان مامناوەند و خوار مامناوەندە باشە ئەو حیزبانە بەڵام ئەگەر کاندیدی سەربەخۆ کاندید سەربەخۆ ناگەر کاندید سەربەخۆ کاندیدێکی بەهێز بێ و لە خۆی ڕاببینێ ئەتوانێت دەربچێ و حیزبانێکی کە لە دەوری یە کورسی و دو کورسیە سۆڕێنەوە ئەوانیش ئەگەر کاندیدی سەربەخۆیان هەبێ تا ڕادەیەک ئەتوانن ینی دەرگیان لە بەردەماکرا بەڵام لە مەودای دوورە بازەکەم لە مەودای دوورە ئەم سیستەمە ژمارە حیزبەکان بچووکەکاتەوە بۆ 2 حیزب بۆ 3 حیزب کامە خواستی ئەمریکایەوە بزانم ئەمە سیستمێکە لە ئەمریکا لە بەریتانیا کەنەدا هندستان ئەمانە پیادە کراوە چکە وتم ئەمە سەر بە سیستمی خێزانی زۆرینەیە ئەمە یەکێکە لەوەی کە ئەو حیزبانی کە لە دەوری یەک کورسی ئەسوڕێنەوە ناچاریانەکات کە ئەبێ هاوپەیمانەتی بکەن و بچنە ناو هاوپەیمانەتێکی ترەوانێ ئەگەر کورسیەکیان بەربکەوێ چونکە مەوزوعی هاوپەیمانەتیش لەم سیستەمە بەڕاستی ئاسانیە ئەم سیستەمە کاگارم ببوورە ئێستا کە ئەو ڕۆژی حوتی حەوت وابزانم ژمارە درابەکانی دەکەن ئێخۆ ئەو ڕۆژە ژمارە درایانی بە کاندیدەکان نەک بەلایەنەکان ئەوەی ژێ بوو لە گۆڕانکاریەکان بەڵێ ینی خۆم لەوێ بووم کە ئەوەی کە وجودی نەبوو مەسەلەی حیزب بوو کاندیدێکی تاکە کەسی سەربەخۆ لەگەڵ کاندیدی حیزبێکی سیاسیا هەردووچان وە کاندید یەنە ناو پرۆسی هەڵبژاردنەکەەوە و لە کارتی دەنگدانەکەشە تێگەی لە کاری دەنگدانەکەشە کاندیدی تاکە کەسی هەیە کاندیدی حیزبی هەیە کاندیدی حیزبی بەس جیاوازەکەیەوە چیە لۆگۆیەکی حیزبەکەی لە تەنیشتێتی لەگەڵ ڕقەمەکەیە ئەجینا لەگەڵ بگرە کاندیدی تاکەسی چانسی زیاتریشە لەبەرچی لەبەری کاندید تاکەسی لە حیزبانیە بۆیە لە جاتی لۆگۆی حیزبەکە وێنی خۆی بڵاوکاتەوە ئەوەش بۆ خۆی ناسینەوە و ئاسانکاریە کە بۆی دەنگدەر بتوانێت بەر لە ڕێگەی وێنەکەی بتوانێت دەنگی بدات بۆیە ئەم سیستەمە زیاتر بەڕاستی لە ضرورەتی واقعی عەربیەوە هاتووە لە ضرورەتی واقعی کوردستان سەرەگرێ بەڕێیتۆ وەک پێش سەرەگرێت ڕەنگە هەڕەشەی زۆر هەیە ئەلنگاری و کەندوکۆس زۆر لەلایەنکێوە لەلایەن ئەو هێزانی کە چەک بەدەستن بە تایبەتی لە جنوب و بۆ ئەترسن ئەو ژمارە کورسیە و ئەو دەسەڵاتێک کە هەیان بۆ لە ماوەی ڕابردووە لە عێراق ینی بەدەستی نهێنەوە ئەی تەبیعی چونکە لەبەرەوەی ئەم هەڵبژاردنە کە ناوی هەڵبژاردننی پێشوەختە بەخواستی ئەوان نەبووە بەخواستی چێ بۆ بەخواستی هێزێکی تازە بووە یا چەند هێزێک بووە کە لە شەقامەوە هاتووە بۆیە ئەوان پێیان خۆش نییە ینی ئیرادیان تێک بشکێت و هەڵبژاردنێک بکرێت لە دەرەوەی خواستی خۆیان لە کاتێکە ئەوان چەکیان بەدەسا ئەوان پارەی سیاسیان هەیە بۆیە خودی هەڵبژاردنەکە لەلایەن ئەو حیزبانەوانێ بەڕاستی جێ قوبوڵ نەکراوە بەڵام بۆ بە ئەمری واقع و ئەبێ قوبوڵی بکەن بەڵام ئەمەش ناکاتەوەی کە بڵێن
مستەمەعی عێراقی هێشتاکە گەیشتۆتە ئاستێک لە هوشیاری بە تەواوەتی پاڵ ئەنێ بە مێزانەوەس کە لە بەرەوەی هێزانش ئیمتدادیان هەیە ئیمتدادی قلیمیان هەیە و دەعمەکرێن قسێکی تۆ سەرنجی ڕاکێشام کاگاران وتت ئەم هەڵبژاردنە ئەم سیستەمە نوێی هەڵبژاردننی ئەم جارەی ئەنجومەنی نوێرانی عێراق ئیتر بوار بۆ ئەو نەماوە بەم سیستەمە کۆنەی کە چەند ساڵە لە هەرێمی کوردستان بۆ پەرلەمانی کوردستان بۆ سیستەمی ڕابردوو بەڵە بۆ سیستەمی ڕابردوو کە نابێ بەڵە بۆ سیستەمی ڕابردوو کە پەرلەمانی کوردستانی پێ هەڵبژێراوە خول لە دوای خول وتت ئەبێ ئیتر پەرلەمانی کوردستانی لەبەر بەردەم بەرپرسیارەتیە بێ سیستەمەکە ئەنگ دەستکاری بکە هیچ ناکرد لەسەر ئاسی پارێزگاش بێ بە دڵنیایی یعنی ئەوەی هەرێمی کوردستان یعنی نموزەکی لە دنیاە نەماوە بێ لە ئیسرائیل کە ئەویش یەک بازنەیەویش بەم تێڕوانینێکی ئەمنیە لە مەسلەی جوولەکە و عەرەب و موسڵمان و ئەمانە ئەگەر نا لە دنیاە یەک بازنەیی کاری پێ ناگرێت چکە بۆ عەدالەتی تایە ئەو یەک بازنەیە عەدالەتی ئەوەی تیا هەیە تۆ نەعەدالەتی نەعەدالەتی بەڵێ زۆر تایە مەسەلە نەعەدالەتی جوگرافی تیا هەیە کابرا لە پارێزگایە کولفی کولخۆیەتی بە دەنگی ئەوێ لە سلێمانی کاندی دەرەبێت ئەوە لانێکی لانێکی تری ژمارەیەکی زۆر لە قەزاکان نوێنەریان ناچێت ناو پەرلەمانەوەانێ ئەزە هەر لە پارێزگای سلێمانیا 6 قەزای هەیە لە کۆی چواردە قەزاکە کە هیچ نوێنەرێکیان نییە بەڵام قسە بۆ ئەوەی پارێزگاکان هەیە قەیناکە لە ئەنجومەنی پارێزگاکەشە لە چوارچەوەی پارێزگا دیسانەوانێ چەندی قەزا هەیە پێنجین و نوێنەریان نییە لەبەرەوە هەتاکو قەبارەی بازنی هەڵبژاردن بچووک بێتەوە ژمارەیە بازنەکان گەورە زۆرتر ببن ئەو کاتە نزیکترێ بیتەوە لە دەستەبەرکردنی عەدالەتی نوێنەرایەتی جوگرافی واتە ئەو خەڵکی کە لە بڵێن لە کەلار ئێستا لە کەلارە کەلار و ناوچەی گەرمیان مەسەرکراوە بە بازنەیەک ئەوانەی کە دەرئەچن چوار کاندید لە کەلارە هەر ئەبێ بچێتە ناو ئەنجومەنی پارێزگاوە ینی مەجالیتیانە بۆ پشدەر بە هەمان شێوە چوارەچێ بۆ هەڵابجە سیان ئەچێ ڕاستە ڕەنگە ئەم حیزب بچێ و حیزبنەوەی کەوتۆ سەر منافەسە و دەنگی بەڵام لە ڕووی جوگرافیەوە ئەو دەنگی کایدا دەنگدەرەکە لە دوایە ئەبێتە کاندیدێکی منتیقەکەی خۆی بەڵام لە ماوەی ڕابردووە لە هەرێمی کوردستان نازیاتر مەسەلا نەک لێرە لە ناوچەی سلێمانی و لە پارێزگای سێمنین لە هەولێر لە هەمان شێوە هەیە لە دووهۆک هەمان حاڵەدەیە کە خەڵک بەس تەنها ئەوەی لەسرە بچێ دەنگ بدا بەڵام دوایی نوێنەری خۆی نوێنەری قەزاکەی نوێنەری ناوچەکەی خۆی نبینێتەوە ئەمە یەکێکە لە هۆکارەکانی ساردبوونەوەی دەنگدەر بەوەی کە تۆ چی دەنگی پێدەیت بەڵام لە دوایە مەسەلا شارە گەورەکان ئێستا کە بە باسی پەرلەمانی هەرێمی کوردستانە بێ بکەم باش 111 پەرلەمانتار هەیە لە ناو لەم 111 74 پەرلەمانتاری لە ناو چواری ئەوەی تری کە 38 دەکا بە هەموو ئەو قەزا و ناحیانە کە هەیە تێگەی کاکاتە نزیکەی 100 قەزا و ناحیە بە 100 قەزا و ناحیە 37 نوێنەری هەیە لەبەرەوە نەعەدالەتێکی زۆر قەزای گەورە بێ هەر نوێنەری نەبێ بەڵێ زۆر قەزا هەیە نوێنەری نییە اینجا بۆیە ئەمە یەکێکە لەو خەوشانەی کە سیستمی ڕابردوو هەیبوو بەڵام بڵێ ئەم سیستمەش پێرفێکتە هەموو شتێکی تەواو نا مەسەلا ئەو ناوچانەی کە عقلێتی عەشایری نەزەعاتی عەشایریتی هەیە ڕەنگە مەسەلا عەشرەتەکە مەسەلا کوڕەکەی خۆی یا کچەکەی خۆی کاندید بکە بەوەی کە ئەبێتەوەی مەسەلا زیاتر دەربچێت حیزبەکانیش قسووریان نەکردووە لە دانانی کاندیدی عەشایرەکان بۆ ئەوەی کە دەربچن سیستمی پێشوو زۆر مەجالیشی تیا بوو تەبعی لەو سیستمی پێشوو سیستمی لیستی نوێنەرایەتی ڕێژەیی مەجای زۆر زیاتر بوو بۆی دڵی عەشرەتەکان ڕازیکەی چکە بۆ کوڕێکت لە فلان عەشرە دێنا کچێک لە فلان عەشرە دێنەوە هەمویان دەنگیانێنا باز ئێستا لەم سیستەمەیە کێشەیەکی تری دروستەکە کە کوڕی فلان عەشیرەتت هێنا تێگەی عەشرەتەکەی تر لەبەرەوەی خۆی کوڕی یا کچێکی یا ئەندامێکیان تایە نەپاڵێوراوە لەبەرەوە دەنگ نادابەوە ئەگەر سەر بە حیزبێکی زۆر باش کاگەرم لە سەروبەندی هەڵبژاردن لە هەموو وڵاتان چ لە ئێران کە لە ماوەی ڕابردووە هەڵبژاردننی کرد نزیکترینیان بوو لێمانەوە چ لە ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا چ لە سووریا بەڵێ وڵا لە بەرەوەی سووریا هەر زۆر جێنەوە هەر بیرکۆمیدیا بوو یعنی ڕێکخراوەکان با بڵێن پەیمانگاکان چوزانم ئەوانەی کە لەسەر هەڵبژاردن ئیژەکەن یا جاری وایە دەستگایەکی ڕاگەیاندنی بێلایەن دەسەکە بە توێژوینەوە و دەسەکە بە ڕاپرسی ئەمە نابینی لە هەرێمی کوردستان لە عێراق نابینی ئایا توێژینەوە یا با بڵێن ڕاپرسی لەسەر ئەم هەڵبژاردنە
کراوە دەکرێت ئایا خەڵک چەند بەشدارەکە چەند بەشدار ناکات چۆن ئەبێ چێ زۆر ئەبێ چێ کەم ئەکا ینی ئەمە کراوە نەکراوە وەگەر نەکراوە هۆکاری چییە؟ ئەو سەنتەرانەمان کەمە و هۆکارەکەشی کە نەکراوە حیزبەکان بۆ خۆیانی کەن لە ناو خۆیانە بۆ خۆیان بۆی بزان ئەنجامەکە چۆنە و وەری بگرنەوەانەوە بەڵام ڕای ناگەێنن ئەو ڕێکخراوانەی کە سەر بەخۆن سەر بە حکوومەت نین یان سەر بە دەوڵەت نین سەر بە حیزبی سیاسی نین ڕاستی لەبەرەوە کە نایکەن لەبەرەوە کە ئیمکانەتێکی مادی ئەوێت ئیمکانەتێکی زۆرەوێت لە دەروەی دەسەڵاتی ئەوانە هەر بۆیە ئەوەیە سەبەبەکە کە ئیمکانەتی مادی ئەگەرنا ئەمڕۆ ڕێکخراوێک ڕاپرسێکی کردبوو لەسەر مەسلەی هەڵبژاردنەوەانە و ڕایان گەیاند بردی توێژینەوە بۆ پرسە سیاسەکان لە کوردستانە ڕاپرسێکیان کردبوو ڕاپرسێکی تا ڕادەیەک بەجێ بوو و ڕاگەیەنرا و تا ڕادەیەک وێنەیەک دەیاتێ ئەمە پێویستە بەلای کەمەوە هەفتانە بکرێ چکە سایکۆلۆژیای دەنگدەر لە ڕۆژێکەوە بۆ ڕۆژێکی تر فەرقەکە باش بۆیە ڕەنگە ئەسا ئەمڕۆ ئەو نەتیجێ دەستەکەوێت هەفتەیەکی تر گۆڕانکاریەک بێ ڕووداوێک ببێ کێرفەکە بە نوعێکی تر بەرز بێتەوە باش ئەم هەڵبژاردنە بە بڕای تۆ چاوەڕێی گۆڕانکاری لێکرێ لە هەموو ڕۆکانەوە چاوەڕوانی گۆڕانکاری لەبەرەوەی جارێکەکەم هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراقا من لەس ئاسی عێراقڵم بەڵێ ئەنجومەی نوێرانی عێراقیش بۆ خۆی چەند هێزێکی گەورە تەحکومەکە بەسەریە بۆیە گۆڕانکارێکی گەورە و ئەمانە من پێم وانی ڕەنگە بە نسبەتی ئەم قسەی تۆوە لە دەنگدەر ناکە سار بێتەوە ینی دەنگدەر نابێت ئەوەندەش چاوەڕانی لە هەڵبژاردن هەبێت کە بیاوێ دنیای بۆ بکە بە شامی شەریف ینی هەڵبژاردن بەڕاستی ئەوە نییەوە لە دنیا شاوایە ینی لە دنیاە دیموکراتەکان ئەڕۆن جمهوریەکان دێن جمهوریەکان ئەڕۆن دیمە بەڵام لەگەڵەوە خەڵک هەر بەشداری ئەکا بەڵام سیستمی سیاسی سیستمی حکومڕانەکەش هەر ئەمێنێتەوانێ ئێمە چیمان لە هەڵبژاردن نەوێ ئەمە پرسیارەکە ئێمامانەوە هەڵبژاردن دنیامان بۆ بکە بە شامی شەریف و بە هەشتێکمان بۆ دروست بکە شتیوانە لە دنیاشە شتیوان چیمان بۆکە ئەتوانی تۆ لە جادی کاندیدێکی خراپ کاندیدێک کە بەڵێنەکانی خۆی بەجێبەجێ نەکردووە کاندیدێک چاوی لەسەرەوە بۆ بەستەنها سەلاری و معاشێکی باش وەربگرێ لە دوایەوەی کە چووە ناو پەرلەمانەوانێ خەڵکی بیر نەماوە دەنگدەری بیر نەماوە بە جۆرێکی تر بۆتە ئەو طبقە سیاسی فاسدەی کە هەیە تەبی ئەتوانێت دادگایی بکات و دەنگی پێ نەداتەوە ئەگەر خۆی کاندید کردبوو بەڵام بڵێ مەسەلا ئەو 56 کاندیدەی کە کورد هەیەی بتوانێت گۆڕانکاری گەورە دروست بکە هەر 56 ئەمێنێتەوە سەرەوەی چەندێک توانیان هەیە چەندێک دڵسۆزن چەندێک ڕازگۆن لەگەڵ ئەو پەیامانە ئەتوانی بەو شێوەیە تۆ کاگەرام ئەگەر سیرێکی کاندیدەکانی لایەنە سیاسەکانت کردبێت لە هەرێمی کوردستان بەتایبەت و ئەو شێوازی تەکتیکەی دایان ناوە لایەن هەیە لە هەموو بازنێک کاندیداناوە هەیە ئەو بازنانەی بەپێ ئەو دەنگانی پێشوو کە لە بەردەستی با بڵێن مەکتەب و ناوەند و دەستگای هەڵبژاردنەکانی لایەنەکانایە لەکوێ سەوتی هەبوو بێ لەوێ دایناوە لایەن هەیە لە بۆنون لە کۆمەڵێک بازنە بەس ئافرەتی داناوە قسەکە لەوەیە لایەنە سیاسەکانی ئێمە دەست و پەنجیان لەگەڵ ئەم سیستم و یاسایە نەرم کردو و تێگەیشتون و بەڕای ئێوە جوان توانیویانە تێبگەن و کاندیدەکان دابنێن یان ئێوە تێبینیتان هەیە لەسەر بەڵێ ئێمە هەر دراسەیەکمان لەو ڕۆ کردووە هێزە کوردیەکان هێزە کوردستانیەکان بەراورد بە هێزەکانی تر زۆر جوانتر زۆر وریایەنەتر مامەڵیان لەگەڵ کاندیدا کردووە و کەمترین کاندیدیان هەیە کەمترین کاندید هێزە کوردیەکان هەیەە و ئەمە نیشانەی چیە نیشانەیەوەیە لە کرۆکی سیستمی هەڵبژاردنەکە تێگەیشتون چونکە ئەم سیستەمە لەبەرەوەی دەنگ ناگوێزێتەوە ئەوە نیە وەک جاران 100 کاندید بێنیت و دەنگی پێکۆکەیتەوانێ و لە دوایە 12 کورسی پێبێنیت ژمارەی کاندید لە بازنەکان دەنگانە پەرتە دەنگەکە پەر دەبێت بە پێچوانەوە زەرەری لە یەکەیت و ئەگەر بەسە لە چانسی دەرچوونی کاندیدێکە دەبێت ئەگەر بیکەی بە دوو ڕەنگە یەک ئەو کاندیدەشی بۆ دەرنەچێ بۆیە هەندێک لە هێزە سیاسەکان هاتوون مەسەلە لەو ناوچانەی کە نفوزیان زۆر نییە هاتوون ئیسفادان لە کۆتای ئافرەتان کردووە لەبەری کۆتای ئافرەتان بە دەنگێکی کەمتر دەرەچێ و ئەزانن ئەگەر دەنگەکانیان کۆ بکەنەوە لەو بازنەیە و ئاراستەی ئافرەتێکی بکەن ئەگەری دەرچوونیان زۆرە بە بەڵام ئەگەر پیاو بێت ڕەنگە ئەگەر پیاو بێت ئەو ساکە ئەگەری دەرچوونەکەی دائبەزێت و کەمە بێتەوە
بۆیە ئەبێت بە شێوەیەکی زۆر هەندەسی مامەڵی لەگەڵا بکرێ و حیزبە سیاسیەکان عاقلانە با بڵێن زۆر عاقلانە ژیرانە بە وردی مامەڵیان لەگەڵ دیاریکردنی پرسیارێکی تر من پرسیارەکان کە لە بەڕێز دەکەم جەنابەت وەکو شارەزایەک لە بواری هەڵبژاردن و ناوی هیچ حیزب و لایەنێکیش ناهێنم بەڵام وەکو تەقییمی ئێوە بۆ بابەتەکان دڵنیام ئێوە بە وردی لەسەر هەموو شتەکان خوێندنەوەتان کردووە گلەی و گازەنداکرێت لە هەندێک لایەنی سیاسی بنمونە ئەوترێ کاندیدی دووبارەی هەیە بۆ نمونە بنمونە بەڵام ئەو حیزبە باز لەوە کاڵێ بۆ نمونە ئەم هەڵبژاردنە ئەوی تۆ فەرمووت کاندید دەورەبینێ ئەبێ کاندیدی جەماوەری و بەهێز دابنێم بۆیە من لە ئێستا فلان کەس فلان ئافرەت فلانە پیا و دانێم کە ئەزانم لە ئێستاە ئەو جەماوەری ترا ئەمە تا چەند ینی ڕاستە بۆ حیزبانە خۆی شتێکی زۆر واریدا بەسەلە لە هەندێک وڵاتە هەیە پەرلەمانتار هەیە 50 ساڵە لە ناو پەرلەمان وەک پیشەی لە هاتوانی پیشی لە هاتووە چکە بۆ چێتەوە بەردەمی دەنگدەر دەنگیاداتێ خۆ حیزبەکەی دەنگی ناداتێ و دەنگ حیزبەکەی بیکا بە پەرلەماندار حیزبەکەی کاندیدیەکە ڕاستە کاندیدی کرد قۆناغێکی ترێمێنە کە قۆناغی یەکلاکەرەوەی ویست دەنگدەرە دەنگدەر بڕیارەدا دوا بڕیار لە لای دەنگدەرە بۆی کە دەنگی بداتێ ئەگەر کاندیدێکی باش بوو ڕۆڵی بینی بوو کاریگەری هەبوو داوێنی پاک بوو ڕابردووی پاک بوو و ئەو ئیشەی وەکو پەرلەمانتار بەردەوام کۆنتاکتی لەگەڵ خەڵکا بووە ئەو پرسانەی بە پێشەوەیەکی باش گەیاندووە بە خەڵک و بە ئەمانەتەوە ئیشی کردووە زۆر ئاساییە و ئەبێ ئەو دابنرێ بەڕاستی ئەگەر دانەنرێ من پێم وایە خراپە چکە بۆ لەوانێت تۆ کاندیدێکی تر ئەوسانان چاربی دابنەی کاندیدێکتێگری یەکەم خیبرەی نییە دووەم نازانیت هێشتا کە تاقی نەکراوەتەوانێت چۆنە بێ و چۆن نابێ سێم چەند خۆی لە بەردەمی بودجە و پارە چکە مۆزوعی پەرلەمانتار مۆزوعی شێوە ئاسان نییە بە تایبەتی پەرلەمانی عێراق پەرلەمانێک کە چاوی سعودیە چاوی ئێران چاوی وڵاتانی دنیای لەسەرە لەبەرەوە پەرلەمانتار تەشریعەکە یاسا دانێ بۆیە ئەبێت ئاگاد لەوە بێ ئەگەر پەرلەمانتارێک بەڕاستی زەعیڤێ لە بەردەمی پارەیە زۆر بە ئاسانیە توانێت بکڕێ لەم وڵات لەو هێز لەو لایەن و بوشە یعنی ئەم شتە ڕووشی داوە کە بەڕێگەی پارە ئەومانە بۆیە خەڵک ڕەنگە لە چاوی ئەوە سیرەکە ئەڵێ مەسەلا مەبلەغێکی زۆر وەرە ئەگرێ لەبەرەوە بەسە تێری خوارد حەقی ئەوەیە حەق بدا بە کەسێکی دەر بەس من پێم وایە مۆزوعەکە زۆر لەوە گەورەترە بەو شێوەیە سیر بکەیت مۆزوعەکە لەوە سەر سیر بکەین کە ئەم پەرلەمانتارە چەندێک توانیوێتی ڕۆڵی خۆی ببینێ چەندێک بەتوانایە چەندێک توانیوێتی ڕازگۆ بێ لەگەڵ ئەو بەڵێن و پەیامانە ئەمە ئەساسە ئەم لانی مادی ئەو پەیوەندی بە سیستمەکەوەیە ئەو گەندەڵیە لە ناو سیستمەکەیە کە پارێکی زۆر هەڵە ڕێژێ بۆ نوخبەیەک و خەڵکێکی زۆر مەحرومەکە ئەوە لەویا بەو شێوەیە چارەسەرکرێکە ئەبێ عەدالەت ئێمە دروستکەین لە سیستمی موچە بەڵام پەرلەمانتار ئەبێ پارەی باشی هەبێ پارەی باش هەبێ مەمانای ئەوە نا ملیۆنێر بە شێوەیە کە کۆمپانیەکان نەیکڕن بە شێوەیە کە دەوڵەتانی ناوچەکە و دەستگا جاسوسیەکان بەکاری نەهێنن نابێت یعنی نەدار بێ هیچی نەبێ بە شێوەیە کە کەسایەتیە دوجار بە شێوەیە کە بتوانرێت دوایی زۆر باش بەڵام ئەمە مانای ئەوەش نییە کە ئەگەر پارەشی هەبوو دوایی هەر زەعیف نابێ هەیە کەسایەتی هەژاریشە بەڵام لە بەردەمی پارەیان بەقوتە بەشای گشتی بەڵێ بەڵام کەسایەتی هەیە ڕەنگە لە ڕووی پارەوە دەوڵەمەند نەبێ بەڵام لە ڕووی نەفسیەت و لە ڕووی ئەخلاقەوە ئەخلاقی وەرز کاگارم من ینی بڕارم داوە لەم بەرنامانی کاتژمێر حوتە ئەو پرسیاری لە هەموو میوانەکانم لە هەموو تەوەرەکانی جوڵێنم ئەوەیە کە بەشداری و بەشداری نەکردن ئەوەی کە ئێستا با بڵێن ڕوتێک کە لایەنەکانی دەرەوەی دەسەڵات لە هەرێمی کوردستان ئەڵێن ئەوە دەسەڵات ئەم با بڵێن تەرویج ئەدا بەم فکرەیە کە هەڵبژاردن چی کردووە هەڵبژاردن چی گۆڕیوە هەڵبژاردن ئەو تا ئەو حیزبانە هەروەکو خۆیان نوچی ئەوانەوە ها ئەم قسەیە پرسیارەکە لەوەیە ئایا بەشداری و بەشداری نەکردن بەڕێی کاگارام جەمال بەڕێوەبەری پەیمانگەی کوردی بۆ هەڵبژاردن کامیان باشترە خۆم لە هەنگری بەشداریکردنم نەک لەبەرەوەی لە پەیمانگا ئیشەکەم و پەیمانگەکەم پەیوەندی بە هەڵبژاردنەوە لەبەرەوەی شێوازێکی مەدەنیە و تۆ ئەتوانیت دەسەڵات ناچار بکەی ئەگەر بۆ ماوەیەکیش بی بێنی تەژێر بارەوە بەڵام ئێمە ئەگەر ببەر باز لەوە بکەین ئەگەر هەڵبژاردن نەبێ ئەو حیزبە دەسەڵاتدارانە چی ئەەکەن ئەوساکە هیچ منەتێکیان بە تۆ نییە و هیچ حسابێکیشە بۆ ناکەن ئەوساکە دەسەڵاتەکە بە دەسەڵاتێکی پاشایەتی و مەلەکی و بنەماڵەی کەسن ئێستاکە هەڵبژاردنی ژێ هەندێک حیزب هەر حەزی بۆەوەی و سەری بۆ ئەو ئاخورێ
بۆیە لە غیابی هەڵبژاردنە بەڕاستی تۆ ئەو ساکە هیچ جۆرە بەشداریەکرد نامێنێ هیچ جۆرە پەیوەندیەکرد بەرامبەر بۆ دەسەڵاتە نامێنێ و ئەو کاندیدانەشی کە ئەچنە ئەوێ تێگە ئەو ساکە کوڕی مەلیک یا مەلیک خۆی دایان ئەنێ و تۆ لە دەرەوەی ئەمە لە مێژوی مرۆڤایەتیە کە گەیشتۆتەوەی کە خەڵک دەنگ بدات بە کاندید ئەمە خەباتێکی چەند سەدەی بۆ کراوە هەتا گەیشتۆتەوەی دەسەڵاتی مطلق لە پاشا و لە عیلەی مالیکە بسەندرێتەوانێ ناچار بکرێ بەوەی کە هاوڵاتی ئیرادەی خۆی تاقیبکاتەوە دەنگ بڕیانی ئەمە بە شەو ڕۆژ و بەڵام ڕەنگە لە کۆمەلگای ئەمە لە بەرەوەی تۆزێک پێوی هیلاک نەبووین هەڵبژاردن تقریبان وەکو شتێک هاتوتە بەردەممان و هەموو 4 ساڵێک خۆی لە بەردەمانە قوتە کاتەوانێ و خەباتێکی زۆربان بۆ نەکردە بەڕاستی و کۆمەلگای ئەم منتقەیە بە شێوەیەکی گشتی بۆ ئەوەی هەڵبژاردن ببێ بۆی ڕەنگە ئەو بەهایی نەبێ لەلایەن دەنگدەرەوە بەڵام بەڵێ ئەو بەهایی کە نییە کە خوێنمان بۆ نەڕستۆ قەیچێکە یانی خۆ ئەو سارەی لە ژەرمانە خۆی خۆمان دروستمان بۆ پرسیارەکە ئەوانەکەین چێن ئەوانەی بۆ نمونە بەشداری هەڵبژاردن ناکەن بۆ چێن ئەوانەی کە مەویست بوون لە ینی ئەوەی کە هەڵبژاردن شتێکیان بۆ بکە حتمما ئەوانە نین کە لە دەسەڵات بێزارن زیاتر ئەوانن یانی کە پۆلێنی بکەین ئێخۆ ئەوانە گەر نەچن بۆ دەنگدان لە قازاجی دەسەڵاتە بە دڵنیایی ینی ئێستاکە کە ئەو خەڵکی ناڕازیە ئەگەر نەچێ بۆ دەنگدان بە تایبەتی بۆ ئەم سیستمی هەڵبژاردنە یعنی دەنگێک فەرقەکە لە بازنی هەڵبژاردنە ڕەنگەونیا بە چەند دەنگێک کاندی دەبی باتەوە کاندی دەنگ نەیباتوانێت بۆیە ئەوانشی کە ناچن ئەوانن کە ڕخنیان هەیە لە سیستمی سیاسی و لە سیستمی حکومڕانی کە حەقی خۆیانەوە بەڵام نەچوونیان بەڵێ مافێکی خۆیانە دەنگ نەدانی ژەر مافێکی خۆیانە بەڵام نەچوونیان دەرگا کاتەوە بۆ ئەوەی کە چانسی بردنەوەی ئەو لایەنەی کە ئەمان ڕخنیان لێ هەیە زۆر زیاتر بێت چونکە لە نەوەدەکانی سەدەی ڕابردووە لە نەوەدەکانی سەدەی ڕابردووە کە بڵین لە دوای حربی باریدە و ڕوخانی بلۆکی شەرقی و یەکێتی سۆڤێتۆمانە مقاتعکردن و بایکۆتکردنی هەڵبژاردنەکان لە زۆر وڵاتی ئەفریقا و ئاسیا و بایکۆتەکە بایکۆتێکی با بڵین جەماعی بێ گەورە بێ موبەرمەز بەڵێ لەلاەن هێزە سیاسەکانەوە بەڵام هەمووی دیکە دراسە کراوە هەموو ئەو بایکۆتانە لە دوجارە لە خزمەتی حزبی دەسەڵاتدار شکاوەتەوانێ و هەمووی لە دوجارە بۆ تەمایە ئەوەی کە حزبی دەسەڵاتدار کورسیەکانیشی زیاد بکە و شەرعێتی هەڵبژاردن و شەرعێتی دیموکراسیشی زۆر بێ و لە هەمان کاتیشا کۆمەلگای نێودەوڵەتیش اعترافی کردو بۆ هەڵبژاردنە یعنی تۆ ئێستاکە لە عێراقا ئێستاکە ئەمریکا و یەکێتی ئەوروپا و UN کە ئیتر UN وڵات چەندین وڵاتە کە تیای ئەندامن ئەمانە هەموو فۆکەس و سەرنجیان لەسەر هەڵبژاردنێ یعنی دش بە نیزامەکە نین وەکو ئێران یا وەکو سووریا لەگەڵ ئەوان ئەم نیزامی کە هەیە لە ڕێ هەڵبژاردنەوە باشتری بکەن بۆیە 1000 ساڵ بایکۆتی بکەی کۆمەلگای نێودەوڵەتی قەدوا ناکات کە بڵێ ئەمەی لەبەرەوەی کە فلان لایەن یا فلان فیسار کەس بایکۆتی کردو ئێمە اعتراف بەم هەڵبژاردن ناکەین زۆر باش لەبەرەوە اعترافکردنەکەی لە ئێستاوە کراوە بۆیە ئەوەی کە بایکۆ دەکات یا ئەوەی کە ناچێت تەنها ئەوەیە ئەو دەنگی کە خۆی هەیەی ممارەسەی ناکات وەکو مافێکی دەستوری خۆی من وەک ڕۆژنامەنووسێکی حیزبی لە کەناڵێکی حیزبیەوە بێگومان داوای من و حیزبەکەم و کەناڵەکەشم ئەوەیە کە دەنگدەران هەم دەنگدەرانی حیزبەکەم هەم دەنگدەران بە شێوازێکی گشتی بچنە سندۆقەکانی دەنگدان و بەشداری بکەن دەنگدەن بێگومان ئێوەژ وەکو ڕێکخراوێک هەمان ڕاتان هێوەمان ینی داوەتان لە دەنگدەران هەیە بەڵام ئەگەر بێنی پرسیارەکە وا لێ بکەین دەنگدەرێک بڵێ هەر ناچم ئیمانم بە هەڵبژاردن نییە هیچ ناگۆڕێ چی ئەم دەنگدەرە نەچێ لە ماڵەوە دانیشێ باشترە یان ئەزعف الئیمان بچێ و دەنگەکەی خۆی بسووتێنێ بەس بەشداری بکە یعنی کامیان باشترە ئەوەی دومیان تەوی باشتر دومیان کامێ ئەوەی کە بچێت دەنگەکەی بسووتێنێ لەوەی کە هەر نەچێ بەڵێ لەبەرەوەی ئەوە دوایی ناتوانرێت لەلایەن هێزی دەسەڵاتدارۆمانەوە بەکاربێنرێتوانێ و دوایی لە ڕووی نێودەوڵەتیەوە گەر ئەو دەنگانە زۆر بن بۆ نمونە ئەو سوتاوانەیان ئەو دەنگە سپیانە ئەو دەنگە بەتاڵانە مەسجێک ئەگەێنێ بە وڵاتانی دەرەوە نا مەسجێکی وانیە ینی شتێکی وانییە کە تۆ ئەیباتەوە مەسجەکەی گەیانوە ئەوەی کە ئەیباتەوانێ و سبینێ دەوڵەتان مامەڵە لەگەڵ ئەو ئەنجومەنە هەڵبژێراوەکەن کە لە بەغایە لەگەڵەوە کە تۆ ڕەنگە و موقفێکی شخصی بێ
شتێکی کاتی بێ ونیە ڤیتامینێکی نەفسیە بۆ موقت بەڵام ئەمە نابێت بە پرۆژە ئەگەر هاتوو ئەوانەی کە دەنگ نادەن پرۆژەیەکیان هەیە باشتر لە دەنگدان با دەنگ نەدەن بەڵام کە تۆ هیچ پرۆژەیەکت پێ نەبێ باشتر لە دەنگدان تێگەی لەبەرەوە لە هەموو حاڵەتێکە بچی دەنگ بدەیت باشترە لە کاتێکە بژاردەکانی زۆرن ئێستاکە یعنی ئەوە نیە بڵێ حیزبێک یا دوو حیزبە من بچم هەر ئەوە وەکو مەسەلەن انتخاباتی سووریا خۆی ساوەرە ناخۆی ساوەرە خۆی بەشارە ناخۆی بەشارە ینی هەڵبژاردنەکە بەڕاستی هەڵبژاردنێکی دیکتاتۆریانەش نییە هەڵبژاردنێکە کە مەجالێکی زۆر دراوە بەوەی کە کاندیدی سەربەخۆ 1950 کاندیدی سەربەخۆ لە عێراقا هەیە هەموو بازنەیەک سیر بکە ژمارەیە کاندیدی سەربەخۆی تیا حیزبە سیاسەکان ئەوەی ویستبێتی بەدڵی خۆی و بە تێگەیشتنی خۆی کاندیدی هەیە لەناو ئەو هەموو کاندیدا تۆ ناتوانیت کاندیدە بدۆزیتەوانێ و دڵخوازی خۆت بێ ئەگەر ئەوەش نا بڕۆ خۆت کاندید کە ئەگەر ئەوەش ینی هەر بچوو دەنگەکە بسووتێنە ئەگەر ئەوەش نەبێ هەر بچیت ئەو ئەسعاف الئیمانە ئەسعاف الئیمانێک بچیت دەنگەکە بسووتێنی باشتر لەوەی کار نەچی چکە مەسەلەکە پەیوەندی بە بەرپرسکردنە بە بەرپرسیارەتی خۆ ئاسانە من نتوانم بڵێم ناچم توانم لەم کەناڵەشەوە بڵێم خۆم واهین کەم کە بڵێم ناچم و وا خۆم شامەم کە من لە هەموو حیزبەکان گەورەترم و من لە هەموو پرۆسی هەڵبژاردنم بەڵام وانە دوجار لە دوجارە خەریتەیەکی سیاسی دەرەچێ ئەم خەریتە سیاسیە لەسەر ئەساسی چیە لەسەر ئەساسی ئەو دەنگانەیە ئەگەر مەسەلەکە تەزویرە کە تەبیعی کاکدانە ئەوەی کە زۆر خەڵکی سار کردەوە لە مەسلەی دەنگدان ئەو تەزویراتە بووکە لە جامن لەسەر پرسیارەکەم ئەوەیە لە عێراقیشە ئەو خۆپیشاندانانی کە دروست بوو بەهۆی ئەو تەزویراتانە باش کاگارم لە هەموو هەڵبژاردنەکانە چاودێری نێوخۆی نێودەوڵەتی هەبووە بە زۆک باسەکرێت لەم هەڵبژاردی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە هەڵبژاردنی پێشوەختەیە لە دەیدا زۆر بەجددی نەتەوە یەکگرتوەکانی یەکێتی ئەوروپا وڵاتانی زلهێز حزوریانە بێت و کۆمیسیۆن چاودێر ینی دەرگای کردوێتەوە بۆ وڵاتان و بۆ ڕێکخراوە نێودەوڵەتەکان تەنان لە بواری هەڵبژاردنە ڕێکخراوە نێوخۆیەکانیش ئەم جارە لەسەر ئاستی چاودێریکی وردی هەڵبژاردنەکرێ و بە گرم و گوڕی و باشتر بەشداریەکرێت لە جارانە تەعی پێش هەڵبژاردن پێش چاودێری زەماناتێکی زۆر کراوە بۆی ئەو تەزویرانەی لە 2010 هەیە دووبارەڕووی ئەو جیازانەوە جیازەکەەوە UN زۆر بە قورسی دابەزیوە و جاران مەسەلا ئەو کۆمپانیایی میرۆ لە 2010 کۆری بوو ئەو جیاز و شتانی هێناوە ئێستاکە لە پاڵەوەی کە ئەو کۆمپانیاش هەیە کۆمپانیایەکی تر هەیە فەحسی جیازەکانەکە پێوترە شەریکەی فاحسا پشکنەر ئەی پشکنێ و تا ئێساکە چەند جارێک ئەو جیازانە پشکنراون جگەلەوەی هەندێک ڕێشەنی تری گیراوەتە بەر بۆی کە ئەو تەزویراتانی کە لە 2010 ڕوویاندا دووبارە نەبێت ئەمە بۆ خۆی تاڕادێ گەرانتی ئەو دەنگی بکە کە ئەیداچکە خەڵکێک لە خەڵکێگەیە کە مافی خۆشێتی و ڕاستی شەکا بۆی کاڵە من دەنگ بدەم و لە دواییە تەزویر بکرێت و هیچ شتێکیش نەبێت کاتە بۆ بچم دەنگدەم ڕەنگە بەشێکی خەڵک لەوە بێ بەڵام ئەم جارە تا ڕادەیەک ئەو زەماناتانە سۆگەر کرد تا ڕادەیەش کۆ لە بۆ لەبەرەوەی ئەم جیهازەی کە هەیە جیهازی عەد و فەرزی سەریع ئەوەی پێوترێ خێراژماردنی دەنگەکان ئەم جیازە لەبەروی ئەچێتە ناو ئەسیرەوانێ و ئەچێتە ناو ئاسمانەوە با بڵێن بە ئاسمانە ڕۆنەک بەسەر عەرزە بۆیە نەک لێرە لە دنیاە گەرنتی لە 100% نییە بۆ لەبەرەوەی دەوڵەتان تەداخلەکان چێن بەڵام ئێمە نابێشتەکانی بەڕاستی ئەوەندە ورد بکەینەوە ئەمریکا بە ئەمریکای خۆی وتی ئەمریکا دەزۆردانی کردو لە سین رووسیا ئەمانە ئەو گومانە تا ئەساس نەڕەویتەوە بۆیە نابێ ئێمە ئەوە شتەکان ورد ئەوە ئەجیزەکان بین و سەر چاودێرەکان بەڵێ چاودێری نێودەوڵەتی ئەمجارە حکوومەتی عێراقی خۆی لەگەڵ ڕێگەی وەزارەتی خارجیەوە داوای کردووە لە زۆر لە 75 دەوڵەت بەوەی کە بێن چاودێری بکەن و ئەو وڵاتانش بەشی زۆری پێشوازیان لەو داوای حکوومەتی عێراقی کردووە و ژمارەیەکی زۆر لە چاودێری نێودەوڵەتیە جگە لە چاودێری ناوخۆیش کە ژمارەیەک هەبووە و ژمارەیەکی تر لە چاودێری ناوخۆیی ئەبێت کاگارام یەک دنیا پرسیارم ماوە بەڵام کاتەکار ئەوە ڕێی پێدەین ئەگەر دوا قسەی خۆت وەکو پەیمانگای کوردی بۆ هەڵبژاردن وەکو کەسێکی شارەزا لە بواری هەڵبژاردنەکان بە تایبەت بۆ دەنگدەر بە شێوازێکی گشتی چییە؟ دەنگدەر دەنگ بدایە دەنگ نەدا ئەو بازنەی کە هەیە ئەوەندە دەرەچێ لەبەرەوە
بۆ ئەوەی بتانی هاوکێشەکە بگۆڕی بۆ ئەوەی کاندیدێکی خراپتوانی بکەی بە کاندیدێکی باشتر وایە بچیت دەنگدەی ئەوە کۆتا پامیەوە ئەوە کۆتا پەیامی زۆر سپاس بەڕێز ئارام جەمەل بەڕێوەبەری پەیمانگای کوردی وەڵبژاردن کە لە یەکەم ئەڵلقەی کاتژمێر حەوت لە کەناڵی ئاسمانی پەیام لەگەڵمان بەشدار بوویت. سپاس بۆ پێشوازیەوەش و زۆر سپاس دەکەین. بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم ئەندازێش گەیشتینە کۆتایی ئەڵلقەی یەکەم لە بەرنامەی کاتژمێر حەوت پشت بەخوا لە ئەڵلقەکانی تر بە تەوەری دیکە و میوانی دیکەوە دێنەوە خزمەتان هەموو لایەک بەخوای گەورە ئاسپێرین خواتان لەگەڵ.